لە وەرزی دووهەمی بەرنامەی ئاوازی سەهاوی ئەم جارەیە لە باکوورم، لە ڕۆژاوا، لە ڕۆژهەڵات و لە باشوور بۆ ناساندنی موزیکی ژەنە بەهرەمەندەکانی کورد. لە هەر نەتەوەیەک لە دنیا کۆمەڵێک ئامێر هەن کە تەنیا لەو نەتەوەیە ئەیبینیت کە ڕوئەکەینە کورد و کوردستان تەمبوری ئەحلەحەقەکانە کە تایبەتە بە نەتەوەی کورد. ئەم جارەیان لەگەڵ گروپ یان تیپی دووچیا لە کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ ما بن. دسم ودامان أنا مرخوتي أنا يا شي هورامان أنا مرخوتي يا شي هورامان جگر لدتو دبار باريا جگر لدتو دبار باريا ودارو لدس جانا نفسي يا ماريا ودارو لدس نفسي يا ماريا اي دسم دسم ودامان اي دسم دسم ودامان انا مرخدي يا شي هورامان انا مرخدي يا شي هورامان دووچیا ناوی بۆچی ناوت دانا دووچیا؟ ناوی ئاوایی باوکمە 10,000 ساڵ خدمەتی هەست. ئاوایی گوندی باوک. گوندی باوک لە شمال غەربی کرماشا واقع است. ئۆکەی. ناوی گروپەکەتش دووچیایە باشە؟ ئەو ناوی کە 20 ساڵە ئێوە ئەم گروپە لە ئێرانە لە کرماشانە کۆنسێرتەکەن زۆر ئیشتان کردووە. تۆ جەلال لە زۆر پێشبڕکە لە ژەنینی تەمبورە لە ئێران یەکەم دەرچووی لە فستیوالی لە مختلف و مۆتەبەر ئیران فستیوالی فەت فستیوالی زاگرۆس نشینیل لە بروجن بووە چوارمەحال بەختیاری لە سەنەندج موسیقی کوردی سەنەندجیمە لە ئیرانە 20 بار
مقام ئەوەڵمان هەیە 20 جار لە 20 جار، ئێرانە بەڵێ. گروپەکەتان خەڵاتی یەکەمی هێناوە یەکەمی لە گروپەکەتان تەنیا موزیکی تەمبوریش لێ نادەن بەڵێ. بەشێکی گرنگی تەمبورە بەڵێ. کە ئاەیە ئەسلیمان تەمبورە بەڵام بێجگاوە موزیکی کوردی و فارسی فارسیش ئەژەنن خانمانە باسی خانمان بکەین لەناو گروپەکەتان هەم خانمی کورد هەیە خانم هەم هەست، خانمی غیرە کورد هەیە وەنیە کوردی بەڵێ تورک هەست فارس هەست کورد هەڵە مختلفە تێواجورە تۆ کە سەیری گروپەکەی خۆتەکەی لەم 20 ساڵەیە کە فعالیەتان هەبووە چالاکیتان زۆر هەبووە باشە بەرەو کوێ ئەچێت ئایندەی تەمبور چونکە تەمبور بەڕاستی لە ئێرانە ئێستا لە هەر دەڤەرێک و لە هەر شارێک گروپێکی تەمبورە بینی بەرەو کوێ ئەڕوا ئەمە ئەمێرە گەشەترە کا پێم وایە ئیمە هەدەفمانەوە سنەتی الحفظ بکەین و شتێکی وەکو مەقامە و بروزیش بیمن ئەم ڕۆژەش ببم ڕوزش بیمن کە و مردم بشناسی من قدرەت تەمبور چۆنە بە عنوانی یەک ئامیری کورد لەناو گروپەکە کە ئێوە چەند بە چەند تەمرینتان هەوێ یعنی تەمرینتان چۆنە سیستمی تەمرینتان چۆنە ئەگەر بەرنامێکی کۆنسرت مەسەڵەن دواتر داشتی من یعنی زووتر دەوە نواتر داشتی من هەر ڕوز تەمرینمان هەست زوو بە زوو تەمرینەکە زوو بە زوومە لەم کاتەی ئێستەیە تۆ لە کەرەج فێرگەیەکی خۆتت هەیە وەنیە باسی فێرگەکەتم بۆ بکە چەند تەلەبەت هەیە بە شوونێ مختلف تهران هەست هەشکرد هەست کەرەجیش هەست 50 ئەکسەرە موریدی لە خۆمان اینجا باسی ئەوەش گرنگە کە ئێوە لە ماڵباتێک هاتووی کە تۆ ماڵباتتان باوکت و باپیرت ئەمانە هەمووی تەمبوریان ژەندووە و موریدتان هەیە مەبەستت لە مورید چییە یارستانیم ئیمە پیریم یارستانیم 800 ساڵە ئەو ئامیری تەمبورە لە ماڵی ئیمە هەست لەناو بنەماڵەتان 800 ساڵە ئەم ئامێرە شاخی هەبوو شاخیە سینە بە سینە ئەم هاتووە موریدانە تەنیا کوردش نین کوردش نین تورکان فارسیشان کە ڕێچکەی ئێوەیان وەرگرتووە باڵێ برایەکت هەیە کە 12 ساڵە لێرە ئاژی سیاوەش ئۆکەی بە منت وت هەژار ئەبێ بڕۆین بیبینین بۆ سۆرپرایزێکمان هەیە بۆ کاکەژار سۆپرایزە ڕۆژ باش جان باشی جەنابەت چۆنی ئەحواڵ جەناب گیانەکەی منی خێرامای کاک فیاوەشی ئەم ئامێرە زۆر باڵکێشە ئەمە سازە ئەوە چیرروکی زۆرە کاکە ئەمە تەمبورە ئەوە موسیقای 4 پارچەی کوردستان لە ژوورە باشە بە ئەزافەیە موسیقای ئوروپا دوای ئەوە ئامیرێگە کە ژەنیاری بەس ئاسی جەلال برامە بە ناوی دوچیا گروی دوچیا و ئامیرش دوچیا ئامێرەکەش دووچایە ئەم کاسەیە چییە؟ قائە لە لێ وەرگێ ئامێرێکی ڕیتمی یعنی ئەو کاتێکە ژەنیار ئەو دەستێ دەبێت یەک نەفەر ئەو دەستیشە دەبێت لە ئاە چرکە ساعتێکا ئیش دوو ژەنیار دەیکاوە باشە ئەمە وەکو تەمبورە پەردەکانی یان دایک ئەو سازە جیاوازترە دایک ئەو سازە تەمیرەیە وەکو هەموو ئامیرەکان کە تەمیرە دایکەیە لازمە یعنی چەند ساڵە خەریکی ئەوە 20 ساڵە ئەوە چی کردین 20 ساڵە چی کردین باشە ئێستا یەک پرسیار کاکەژار ئایا بەڕێی جەنابەت ئەوە چییە؟ ئەمە دارە دارێکی زۆر جوان قەت دار نیەوە دار نییە ئەوە مەوادی تایبەتە ئەوە ئەنحساری خۆمە بەس خۆم ئەوە چی کردومە یعنی ئەمەی کە تۆ پیشانی منەیەی ئەمە دار نییە دار نییە دەنگدارە هەمان قەداسەتە داری هەیە هەمان سەوتی کە لە ئامیرێک چەند هزار ساڵ پیش وەرگری لە چی دروست بووە ئەوە مەوادی تایبەتە سکرێتە ئەمن ئەوە سەفتە اختراعی کردومە یعنی تۆ بیرۆکەیەکت بۆ هاتووە ئەوەیە کە شتێکت دروست کردووە دار نییە باشە بۆ دروستت کرد ئەوە مەسەلەن ئیمە سازڕەوانەی ئەمریکا کردیان ئەوروپا کردیان لە ئالمان سازڕەوانە کردین جەوە ئەوە ئاوها بوو لەگەڵ ژینگەی و هەوای دەرەوە لە ئەوروپایە دارتێکە
ئەمە لە هەوای گەرم و سەردا ئەوە تێک ناچێت ڕتوبەت تاسی لە ناکە دوای ئەوە یعنی فەرایەندە تەولیدی یەک ئامرەی ساز بە 2 ساڵ ئەگەبێ ئەوە توانیت بە ماوەی 4 ڕۆژ باشترین ئامرە بە 4 ڕۆژ تۆ ئەتوانی ئەم ئامرە چی بکە اینجا ئەم بیرۆکەیە تۆ من ئەوە سەبت اختراعی کردم ڕێجسترت کرد بەڵێ ئەوە ڕێجستری کردین ئەم بیرۆکەیە هینی جەنابتە بەڵێ دوای ئەوە کاتی کە من ئەو ئیشە کردی بوو یعنی انحسار خۆمان دەرێ هاوردین ئەو ئامرێکێکی ئیمە دروستکەین یعنی بە هەر قیاسێک توانی دەری هەر قیاسێک ئەمەتان زۆرە کڕیارتان زۆرە کەسێک توانێت بیکڕێت بەڵێ لە تورکیا هەیە ئەمە ساز دروستکەم وەکو ئیژی مەسەن بە قاڵبی ئێلماس بە ئەو کوالەتیە بوومان چی بکە دوای ئەوە لە ئیرانە ژینگەی پاریزان یعنی محیط زیست ئەجن ئەوە ناوی ناینە سەروتن سازە گرین یعنی سازە سەوس دووستارە لەگەڵ محیط زیستە یعنی تۆ پێویست ناکردی دار ببڕی دارێک تەمەنی 100 ساڵ بێ ئەوە ئیمە چی کردین هەر بژی خەزان خان جەنابێت وە کاک داود کورد نین خەڵکی ئازەربایجانی ئێرانن باشە لەناو تیپی گروپی دووچیایە ماوەیەکی زۆرە ئەژەنن تەمبور ئەژەنن تۆ وەکو خانمێک کە کورد نیت بەڵام زۆر بە تامەزرۆییەوە تەمبور لێیەی چۆنە؟ لەبەرەو هۆکارەیە کە تەمبور ئامریکی ئاینی و پیرۆزە لە چەندین ناوچەی جیاواز پێگەی گرنگی هەیە ئێمە سەر بە ناوچەی تورکستانین من لە ڕێگەی خاڵمەوە ئاشنای تەمبور بووم هەر لە ڕێی ئەویشەوە تەمبور بە باشی فێر بووم
ینی خاڵی جەنابتان بوو ئۆکەی بەڵێ خاڵم پەروێزی حەزرەتیە و لێرەوە سوپاسی دەکەم. دواتر لە ڕێی مامۆستا سەید ئارەشی شەهریاری فێری مەقامەکان بووم. چەند ساڵە لێ دەدەی چەند ساڵە بێ؟ 6 ساڵە بەڵام 3 ساڵە بە شێوەی پیشەی پێوە سەرقاڵم 3 ساڵە بە شوێکی پرۆفشناڵی لە ڕێی سەید ئارەشی شەهریاری بەڵێ. ئۆکەی کاک داود بەڕێزت کوردی دەنووسی کوردی هەڵەپەڕی زۆر عاشقی تەمبوری وە کاک جەلال بە منی وت داود کە تەمبور مەقامی تەمبور لێیە هەست ناکەی کە ئەمە کورد نەبێ بۆ دەنگی تەمبورە فەلسەفەی تەمبورە هەڵبەت بەهۆی پەیوەستی گەلی ئازەربایجان کە تورکن و نزیکن لە یارسانەکانەوە تێکەڵیم ئامێرە بوو. این وابستگی به یارستان و این گروه وارد این حالا ورته شدیم ورته موسیقی تنبور ئامێری تەمبور و موزیک پسپۆری من نەبوو بەڵام بەهۆی ئاینی یارسانەکانەوە تێکەڵی بوو. آیین به وجود اومد یعنی ئاینی ئەخلاق تۆی ڕاکێشە بواری پسپۆڕ و کاری من ئەسڵەن وەرزش بوو ئۆکەی چه وەرزشێک وەرزشی کونگفو دواتر بە لێکۆڵینەوەی زۆرتر لەو ئامێرە بۆمان دەرکەوت ناسنامەیەکی نەتەوەی هەیە یەک میراتە پێناسێکی ملیە بەڵێ ڕاستەکەی وایە ئۆکەی یەک میراتە لە نێو ئەدەبیاتی ئێمە و ئەدەبیاتی جیهان ڕەگۆڕیشەی هەیە بینیمان دەکرێت زۆرتر سوودی لێ بمیلێ وەکو ئامێرێکی نەتەوەی و ئامێرێکی کللتوری سوودی زۆرتری لێ وەربگیرێ بە دوایدا چووم و گەشتم کرد بۆ چەندین ناوچەی جیاواز بۆ ماوەی 6 بۆ 8 مانگ دەستخۆش لەگەڵ خەڵکی ئەو ناوچانە ژیام وەکو ناوچەکانی دلفان لە لۆڕستان مەقامەکانم کۆکردنەوە لە لای پسپۆڕان بە دیالکتیکی جیاواز خۆم فێریان کرد وەکو گۆرانی و هەورامی و ماچۆ یعنی بە جوان چوویتە ناو زمانی کوردیش ئەوە بووە هۆی ئەوەی من ئاشنای زمانی کوردی بوو لێکۆڵینەوەی فراوانتریشم لە مەقامەکان کرد هەروەها کاریگەری ئەو مەقامانە لەسەر موزیکی ئێرانی و سووری و کوردانی عێراق و کوردانی ناوچەکانی دیکە دواتر بۆم دەرکەوت ئەمە گەنجینەیەکە و دەکرێت زۆرتر لێوردبینەوە بەم جۆرە پەیوەستیم بەو ئامێرەوە بۆ دروست بوو مامۆستاکانیش زۆر یارمەتیاندا دەستخۆش بەڕاستی دەستی هەردووانتان خۆش کە کورد نین بەڵام بە ئیحساسێکی وا خەریکی ئامێری تەمبورن شان مسا کسبی جان ارتشا جمشید جمالات جمو 700 سال پای لاوی لاو تخت محکم و کسبی جان
دم تركان برفان مجهور ندعك خسرو أوعدك يانا صرت فيك الودي دم سهل